کە شەودادێت چراکان هەڵدەبن کەوەنەوز ئەڕژێتە چاوان چراکان کەس دەبن و وردە وردە دەکوژێنەوە عاشقان یەکتر لە ئامێز ئەگرن و سەفەری پشووی ڕۆژێکی درێژی ماندووبوون دەست پێ دەکات کە من شای چاوگەشانەی کە بە دیار ئەفسوونی شەوگارەوە بەداگیرساوی ئەمن و عشقبازی لەگەڵ نهێنیەکانی شەوداکەن شەودادێت و دنیا خامۆش لە ئامێزی بێدەنگیدا نقم دەبێت و تەنها چەند دەنگێک ئەمێنێت کە چاوانیان شەوگاری درێژ ڕووناک دەکەنەوە دەنگیشیان دەبێتە سەمفۆنیای ڕوبەڕووبوونەوەی تاریکی و بەردەوامیشیان بۆی شەوگار دیوێکی دیکەژیانە ئەو دیوەی کە تێیدا شاعیر و عاشقی مەست و یاساوڵ و چەندینی تر بە دیار کارەکانیانەوە ئێشک دەگرن هەندێک شۆنخونیان بۆ پاراستنی ئارامیە و هەندێکیش بۆ خزمەت گوزاری و هەندێکیش لە ژوانی داهێناندان هەریەکەوە بە جۆرێک شەوگار بەڵێ ئەکەن چیرۆکەکانی شەو زۆرن هێندەی ژمارەی ئەستێرە و هەسارەکان بەڵام قارەمانی ئەم چیرۆکە زیندوانە هەمیشە بێدارانن بێدارانی شەو سڵاوتان لەبێت گوێگرا خۆشەویستەکان بینە لە ئەجزەکانی ڕادیۆی ملی گەڕیان خۆشحاڵین کە ئەم شۆش بە هەڵقەیەکتر لە بەرنامەی بێدارین شەو گەڕاینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایان کە ئەم شۆش بتوانین بەرنامەیەک پێشکەشکەین کە جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز بێ ڕێز خۆشەویستیم بۆ یەکە بێکە ئەو خۆشەویستانەیە کە لە ئێستاوە لە لایک و کۆمنت لەگەڵمان خەریکی مشارەکەکردنی بەرنامەکەمان چای هەموو تامازەکەم و زۆر سپاسان دەکەم سپاس بۆ پاڵپشتیتان خۆشەویستان دەمهەوێت باس لە بابەتێک بکەم ئەم شۆڕاستی زەرور بوو باسی لێ بکەم ئەمە بابەتی هاوڕەیەکی خۆشەویستی بەرنامەکەمانە کە داوای لێ کردووم ناوی پارێزراو بێت دیارە ئەو خۆشەویستە هاوڕێ و گوێگری بەرنامەی بێدارانی شەو و هاوڕەیەکی نزیکیشە لە خۆم بەسەرهاتێکی بۆ ناردوم لە سەرەتای بەسەرهاتەکە دەڵێ کاگی دریز من ئەو بەسەرهاتم بۆیە بۆ تۆ نەناردووە کە داوای کۆکردنەوەی هاوکاری بکەم لە کەس لە هاوڕێیان یا لە هەر کەسێکی تر لەبەرەوەی بەڕاستی گرفتەکەی من بە هاوکاریکردنی کەس چارەسەر نابێت ئەم خۆشەویستە زۆر بەداخەوە ئەم پێشمەرگە ئازیزان گرفتێکی زۆر لەو گەورەتری کە ئێمە بتوانین هاوکاری بکەین وەکو مادی بەڵام بە دڵنیاییەوە پێی دەڵم هاوڕێی خۆشەویستم ئەمە هەموو شتەکانی لای منە گە هاوڕێیان ببینن هەموو تەقریری توبی و شتەکانی لای منە بە دڵنیایەوە من هەوڵە دەم ئەم شتە بگێنم بە شوێنی خۆی بشکم بتوانین لەو ڕێگەوە چارەسەرێک بۆ کێشەکەی بکەین ئەو خۆشەویستە بەو شێوازە باس لە بەسەرهاتی خۆی دەکات دەڵێ لە 5 ڕۆژی ڕاپەڕینی شاری ڕانەی ئازیز من بڕیارمدا ببم بە پێشمەرگە هەر لەو کاتەوە دەستمدایە چەک و جلوبەرگی پیرۆزی پێشمەرگایەتیم لەبەر کرد بوون بە پێشمەرگەی بۆیە بووم بە پێشمەرگە بۆی دیفاع لە خاک و نیشتیمانەکەم بکەم بۆەوەی لەوانەی کە چای دەبڕنا نیشتیمانەکەم کوردستانەکەم نەهێڵم هیچ کاتێک جارێکی تر ئەوەندەی پێم بکرێ پێیان بخەنەوە سەرخاکی نیشتیمانەکەم هەر بۆیە بووم بە پێشمەرگە بەردەوام بووم لە پێشمەرگایەتی لە زۆربەی چالاکیەکاندا بەشدار بووم بەڵام زۆر بەداخەوە ئەوەی کە هەمیشە لێی ئەترسام و ئەوەی کە هەمیشە ڕقم لێ بوو هاتە پێشەوە ئەویش شەڕی نەگریستی ناوخۆ بوو لە دوای ساڵی 92
کاتێک کە شەڕی ناوخۆ و براکوژی دەستی پێکرد من ویستم واز لە پێشمەرگایەتی بێنم لەبەرەوەی بەڕاستی هەرگیز لەگەڵ براکوشتندا نەبووم بەڵام کاتێک بیرم دەکردەوە ئەگەر بێت و ڕۆژێک من بڵێم واز دێنم لە پێشمەرگایەتی ڕەنگ بێ پێم بڵێن هەتا لە شەڕدا نەبووین پێشمەرگەیەکی باش بوو هەتا لە شەڕدا نەبووین چەک لە شانی بوو بەڵام ئێستا کە شەڕ دروست بووە ترسا و بەجێ هێشتین هەر بۆیە بڕیارمدا لەو بڕیارم پەشیمان بمەوە و درێژە بە پێشمەرگایەتی خۆم بدەم پێشمەرگە بووم لە زۆربەی شەڕەکاندا بەشدار بووم بەڵام بەداخەوە هەر لەو شەڕەی براکوژێدا بە سەختی من بریندار کرام برینەکەم زۆر قورس بوو دکتۆرەکان ماوەی 48 کات ژمێریان بۆ دانابووم ئایا بژیم یا نەژیم کاتێککە کە سوکارم و دایکم ئەم خەبەرە ئەزانن و دێن بۆلام بۆ نەخۆشخانە دایکم لە تاوی من سوکە جەڵدەیەک لی دەدا و ئەویش بەداخەوە بەو شێوازە ئەکەوێتە نەخۆشخانەکەەوە هەرچەندە لە کۆتاییدا جارێکی تر دایکم بەهۆی خەم و خەفەتەکانی منەوە جڵدەلی یا و ماڵ ئاوایی لە ژیان کرد من لە نەخۆشخانە هاتمە دەرەوە و 48 سەعاتەکەم تێپەڕاند و تەندروستیم بەرەو باشتر بوون ڕۆیشت و هەروەها بەردەوام بووم لە پێشمەرگایەتی هەتا ئێستاش هەر بەردەوامم بەڵام خۆشەویستان برینە قورسەکەی من هەتا ئێستاش ساڕێژ نەبووە چەند جارێک داوام کردووە بەڵام هیچ کەسێک حازر نەبووە هاوکاریم کا بۆی نەشتەرگەریم بۆ بکرێ ئێستاش بەدەم ئازاری برینەکانمەوە لەو ساڵەوە ئەناڵێنم بەڵام بەداخەوە کەس ئامادەی ئەوەی تیانە بوو لە حیزبەکەی خۆم کە هاوکارم بێ و ئەو نەشتەرگەریانم بۆ بکرێ ئێستا دەزانم لە سەرتاوە دایکم و کە سوکارم هەمووی ناڕازی بوون کە من ببم بە پێشمەرگە ئێستا ئەزانم بۆ ناڕازیم ئێستا درک بە قسەکانی ئەوان دەکەم سەرڕای هەموو ئەوانە کاتێک داوای قەرز لە کەسێک دەکەم بۆی نەشتەرگەریەکەمی پێ بکەم پێمەڵێن خوێنت بۆ چێ ڕشت بۆ چێ بریندار بووی بڕۆ لی وەرگرە ئێمە لەکوێت بۆ بێنین هیچ کەسێک ئامادە نییە تەنانەت ئەو قەرزەش و ئەو قەرزەشم وەکو سولفەیەک بداتێکەوەی چارەسەری خۆمی بێ بکەم بەرحاڵ خۆشەویستان تا ئەو ماوەی پێشوو زۆر بێزار بووم بەڕاستی بێزار بووم هیچم بۆ نەکرا چەند جارێک سەردانی بەرپرس و مەسوولەکانی خۆمانم کرد بەڵام هەتا ئێستا هیچ جوابێکیان نەداومەوە بۆیە بڕیارێکمدا هەرچەندە بڕیارەکەم ڕاست نەبوو بەڵام بەڕاستی لەبەر ئازار ناچار بووم ئەو بڕیارە بدەم لەگەڵ هاوسەری ژیانم لە ماڵەوە دانیشتین لەسەر ئەو بابەتە قسەم لەگەڵ کرد پێم وت هاوسەری خۆشەویستم کەس ئامادە نییە کەس رازی نییە کە ئەو بڕپارەیە بۆ من سەرف بکرێ بمدرێتێ یان نەشتەرگەرێکەم بۆ بکرێ بۆیە هیچ شتێکیش نییە لە ژیاندا بیفرۆشم نە خانوم هەیە و نە سەیارەم هەیە و نە هیچ شتێک بۆیە بڕیارم داوە گورچیلەیەکی خۆم دەربێنم و بیفرۆشم و بە پارەی گورچیلەکەم نەشتەرگەریەکە بۆ خۆم بکەم دیارە مشتریشم بۆ گورچیلەکەم هەبوو لەگەڵ کەسێکا قسەم کردبوو کا گورچیلەکەم بۆ بفرۆشم بە بڕی دەفتەرێک و دەوەرقا بەڵام کاتێک کە ئەوم بە هاوسەرەکەم وت هاوسەرەکەم بەڕاستی لێم تووڕە بوو پێی ناخۆش بوو پێیوتم هەرگیز نابێشتی وا بکەی ناکرێ ئینسان بەشێک لە جەستەی خۆی بفرۆشێ بۆی بەشێکی تر لە جەستەکەی پێچاکاتەوە من ڕازی نیم ئەگەر بێت و ئەو کارش بکەی بە دڵنیاییەوە من و تۆ لە یەک جیابینەوە بەڵام من هیچ وڵامێکی ئەوم نەدایەوە لە بیری ئەودا بووم کە چۆن لەو ئازارانەی ڕزگارم بێ چۆن ئەو نەشتەرگەریەم بۆ بکرێ هاوسەرەکەم پێیوتم چییە جواب نادەیتەوە پێم وت بابیری لێکەمەوە ئەو شەوە خەوتیم بەڵام بەیانی کاتێک کاستام هاوسەرەکەم لە ماڵ نەبوو نازانم بۆ کوێ چووە ویستم تەلەفۆنی بۆ بکەم بەڵام تەلەفۆنەکەشی لە ماڵەوە بەجێهێشت بوو نەی بردبوو هەزار شتی باش و خراپ بە مێشکما تێپەڕی هەتا ئەوەی کات چاوم بە نامەیەک کەوت کە هاوسەرەکەم بۆی نووسیبووم نووسیبووی من ڕۆشتمەوە بۆ ماڵی باوکم هەر کاتێک بڕیارتدا پەشیمان بیتەوە لە گورچی لە فرۆشنەکەت ئاگادارم کە
لە نێوان من و گورچی لە فرۆشتنەکەتدا یەکێکمان هەڵژێرە. ئازیزان، هاوسەرەکەم هەموو شتێکی منە، هاوسەرەکەم گەلێک لای من خۆشەویستە، بەڵام ڕزگار بوون لەو ئازاری کەشما کە بەهۆی پێشمەرگایەتی و بریندار بووم ئەوەش لایەکی مۆزوعەکەی ترمە. بەرحاڵ من هاوسەری خۆشەویستی خۆم ئاگادار کرد و پێم وت هاوسەری ئازیزم، من تۆ بە هەموو دنیا نادەم، تکایە بگەڕێرەوە ماڵەوە. من پەشیمان بوومەوە لە بڕیاری فرۆشتنی گورچیلەکەم. منیش هەستم بۆ کرد کەمە کارێکی هەڵەیە، نابێ من ئەو کارە بکەم و گورچی لەم دەربهێنم و بیفرۆشم بۆی کە بەشێکی تر لە جەستەمی پێچارە سەرکەم. بەڵام ئازیزان، بۆیە ئەو بەسەراتەم بۆ کاگی دریس نارد بۆ ئەوەی بیخوێنێتەوە و بەشکم بەرپرسەکانی خۆمان، واتە بەرپرسەکانی پێشمەرگایەتی ئەم برادەرەمان بەشکم گوێبیسی بن، بێن بەهانایە و چارەسەرێ بکەن بۆ ئەو برینانی کە لەسەر ئەم خاک و نیشتیمانە چۆتە جەستەوە. جارێکی تر دەڵێ بۆیە ئەو بابەتەم ڕەوانە نەکرد کە کەس داوای هاوکاری لە کەس بکەم یا هاوڕێیان هاوکاریم بۆ کۆبکەنەوە، لەبەرەوەی چارەسەری ئەو کێشەی من بە بڕەپارێکی زۆرە کرێ. ئەمە دیارە لە تەقریری پزیشکیەکەی دانووسراوە ئەم چارەسەرە لێرە ناکرێ و دەبێت لە دەرەوەی وڵات ئەنجام بدرێ و بڕی تێچووی پارەکەشی تقریبەن دەگاتە 18,000 دلار، واتە دەفتەرێک و 80 وەرەقە. ئەمەش بڕێکی زۆرە، وەن بێ ئێمەمانان نەتوانین بەڕاستی ئەو کارە بکەین، ئەو پارەی کۆکەینەوە بیدەین بۆ برادەرە، چۆن خۆشی داوای ئەوەی نەکردو و ناشی هەیە ئەوی بۆ بکەین، بەڵام دەیهەوێ ئەم هاوارەی ئەم ئازارەی بگا بە و بەرپرسە خۆشەویستانەی کە خۆی وەکو خۆی باز دەکا، دەڵێ ئێستا هەمویان بوونە خاوەنی خان و خاوەنی سیارە و خان و مڵک و باخ، بەڵام من هەتا ئێستاش چەند ساڵە پێشمەرگەم و بەو حاڵەوە هێناومە هەر کرێچیم و هەر نەدار و نەبووم، مانگی بە بڕەپارەیەکی موچەیەکی کەم ئەژیم ببورن. زۆر خۆشەویستم لە شەڕی ناوخۆدا کاتێک کە من بریندار بووم گیانیان لە دەستا شەهید بوون، من مامەوە. ئێستا جاری وایە بیر لەواکەمەوە ئەڵام ئەوان چۆن خۆیان بە کوشتندا بۆ وڵاتە و ئەم بەرپرسانش چۆن ئێستا بەو شێوازە لەسەر خوێن و خەباتی ئەوان ژیانی خۆیان خۆش دەکەن و ژیانی بریندارەکانیش یان شەیدە زیندوەکانیش وەکو من بەو شێوازە بەڕێوەچێ. سپاس بۆ خۆشەویستە جارێکی تر، سپاس بۆ ئێوەی هاوڕێیانی بەرنامەی بێدارانی شەویش زۆر لام گرنگ و کە لەم یادی ڕاپەڕینەدا لەم مانگی ڕاپەڕینەدا ئەم بابەتەی ئەم پێشمەرگە ئەجزە بخوێنمەوە، بەشکم خوا بکات دەنگمان بگا بە کەسێکی دڵسۆز بۆ پێشمەرگە، بە تایبەتی بۆ ئەم پێشمەرگەیەوە و کۆمەڵی پێشمەرگەی تریش کە بەو شێوازە لە ئازار و ناڕەحەتیدان. چای هەموو تامازەکەم من جارێکی تر بە و هاوڕێ خۆشەویستەمان دەڵێم هەموو شتەکانی لای منە، تەقریری توبی و داواکاریەکانی و تەنانەت ڕسمی پێشمەرگایەتیشی هەمووی لای من هەیە. پێڵم نازانم ئەتوانم چی بۆ بکەم بانەبێ بە بەڵێن و بۆوات، بەڵام من هەوڵە دەم لە ڕێگەی ڕادیۆی گەڕیانەوە لە ڕێگەی بەرنامەی بێدارانیشەوە هەر نووسراوەکانت بگێنم بە شوێنێکی تایبەت، بشکم ئینشاڵڵا ئێمە ببینە هۆکاری ئەو خێرە و کارەکەت جێبەجێ ببێ. چاومازەکەم هیوای سەرکەوتن بۆ دەخوازم، هیوادارم لەگەڵ هاوسەرە خۆشەویستەکەشدا ژیان بەردەوام و ژیانت خۆش بێ و هیوادارین هیچ کەسێک نەک تۆ هیچێک لە هاوڕێکان هیچێک لە هاوڕەکانی بەرنامەی بێدارانی شەو هیچ کوردێکی ئازیز لە بیری ئەوەدا نەبێت کە گورچیلەی بفرۆشێ بەشێک لە جەستەی خۆی دەربێنێ لە پێناو پارەدا. تەندروستی بۆ ئینسان لە هەموو شتێک گرنگترە. ئازیزانم، دیارە لە وڵاتەیە زۆر کەس هەیە بە ناچار، یعنی لەبەر نەداری لەبەر نەبوونی جاروا هەیە ئەم شتە لێتە مێشکێ و بۆی گورچیلەی دەربێنێ و پارێکی دەستکەی و بتوانێت ژیانی پێ بکات، زۆر بەداخەوەکە بارودۆخی دارایی ئەم وڵاتی ئێمە بەو شێوەیەکە ئینسان وا لێ دەکات کە بەشێ لە جەستەی خۆی بفرۆشێ. هیوادارین کەس ئەو کارە نەکات، هیوادارین کەسیش بیری لێ نەکاتەوە. چاوی هەموو تامازەکەم هەموو خۆشەویستەکانیش ئەتوانن لەگەڵمانە بەشدار بن، بێنە سەر هێڵ لە ڕێگەی تەلەفۆنەوە بەشدار بن لەگەڵمان و چیان پێخۆشە لەسەر ئەو بابەتانە
لەگەڵمان باسی بکەن. بۆ ئەوەی زۆر لە کاتی ئێوە نەگرم دەچمە لای کاکدابان ناوبڕێک وەردەگرم و دێمە وڵاتە. ئێوەی ئازیز و گەڕینەوە خزمەتتان پێویستە لێرەوە سپاسی بەڕێز و خۆشەویست کاک دڵشاد عومەر، کاک دیاربەکر، کاک هێمن چارباغی، کاک عیمادی ئاڵتونچی، نونەگیان، گوڵاڵخان، سپاسی هەموو ئەو خۆشەویستانە بکەم کە ئێستا لە کۆمنت لەگەڵمانن و پاڵپشتی بەرنامەکەمان. من سپاسان دەکەم، هیوادارم هەمیشە لەگەڵمان بەردەوام بن و وەکو هەمیشە دیسان پاڵپشتمان بن و هاندەرمان بن بۆ بەرنامەکەمان. خۆشەویستانی دەرەوەی وڵات، جارێکی تراگەدارتان دەکەمەوە کە ئەم ژمارە مۆبایلە تایبەت بە ڤایبەرە بۆ ئێوەی خۆشەویست 0 954 8002 ژمارەی ڤایبەرەکەمانە بۆ خۆشەویستانەی کە لە دەروی وڵاتن دەیانهەوێ بەشدار بن لە بەرنامەی بێدارایی شەودا. بۆ خۆشەویستانی ناو هەرێمی کوردستانی ئازیزشمان دەتوانن لە ڕێگەی 0 471 52 64 یان 0 727 85 بەشدار بن لە بەرنامەکەماندا. جارێکی تر بابچینەوە سەر بابەتی ئەو خۆشەویستەمان، ئەو خۆشەویستان بۆی ئەوانەی کە ئاگادار نین جارێکی تر پێیان بڵێمەوە با پەیوەندێک وەربگرم دێمەوە خزمەتان. کاگ ئەیوب تەهامان لەگەڵا لە زەڕایە نەگەر بە هەڵیانە چووم. کاگ ئەیوب شەو باش. شەوتۆ باشە کاک دیویست، چۆنی؟ کاگ ئەیوب جان چاو ماچەکەم. خۆشەویستی برای گەورەی، خۆشحاڵم گەم لە دەنگتە، هەرچەند بەنیوە ناچڵی گوێم لە تەوەرەکە بوو، بەڵام متئەسفم بە سەرهاتی ئەو برابە ڕێزە ئەو پێشمەرگەیە. بە ئومێدم گوڵچینێ خۆی نەفرۆشێ بۆ چارەسەری بەشەکەی تری لەشی، چونکە بۆ الحەمدولله خەڵکانێکی خێرخواز هەن و حکوومەتیشیان حیزبیش دەوڵەمەندە ئەتوانن دەستگیری بکەن. بەداخەوە چینی پێشمەرگە چین و توێژی پێشمەرگە و چینە کە ئێمە لە سایی خوێنی ئەوان و جهد و ماندووبوونی ئەوان کۆمەڵێ دەستکەوتمان هەیە، کۆمەڵێ واریداتی بە نرخەیە کە ئێستا ئێمە یان قەدری ئەوان نازانین ئەوان بێ قەدر تەماشا ئەکرێن بەیوان سکاڵای بگاتە شوێنی وەبەستی خۆی. ئێمە شیوادارین چاوەکەنی لیشتان پێشکەش نەکەم بۆ لە خزمەتتاین کاگەی جان فەرموو چیت پێخۆشە ئێمە کاتیش گێن دایە خەمەکە چێت نانە فەرموو ئاسایی لە خزمەتم بە شێرێکی جەلالی مەلەکشا ئەڵێ لێ پرسیوم چۆنم لەم بەندیخانە خەم دەخۆم و ئازار دەچێژم گیانە ئازاری ئەم گۆڕی چەنەی بەزاندوم
لە حەژمەتی فەراقی تۆیە ماندوم بۆ هەر لایێ ئەسپی خەیاڵ دەئاژۆم هەڕوو لە تۆ دەکا دڵی خەماژۆم وە قەندیل و هەڵگرد و پیرەمەگرود سەری بەرزندانانەوێ بۆ گەردون لەوەتەی تۆ بووی بە یار و گراوم من بە زنجیریاویم شەتەک دراوم ئەی کەنیشکە جوانەکەی خوای دڵداری شاکاری پڕ لە نەخش و وردەکاری جامی ناسۆری ئەم دڵە خەمڕێژە بە هەتوانی ماچێکی تۆ ساڕێژە ساڕێژە ساڕێژە. سپاس بۆ کاک ئەیوبتای خۆشەویست لە زەڕایەن، سپاس بۆ بەشداریکردنت، سپاس بۆ هۆنراوەکەشت کاک ئەیوبتای عەزیز. عەزیزان، کاک موعەیەد بێچارە لە کەرکووک. شەو باش کاک موعەیەد. بێوەفا ئەی بێوەفا سەردەمێک بوساوەکانت ڕاوی دڵی بێچارەی کرد، شمشێرێ بوو لە گیانمدا بە خوێنی لە سوورت دەکرد، زاری شعرت پێم کردەوە سەرڕی خۆشگەت لە من دەگرت، چۆن بتوانم یادت نەکەم لەو ڕۆژەوەی دڵداریشی خۆشەویست بووی. ئەی چاوکاڵ، ئەی کچی کورد، بەڵام گەرچی بێ ئەمەد بووی لەم ژیانە داخی زۆرت بەدڵما کرد. گیانە گوتم ناوا نابێ بێگومانم کە ڕۆژێ بێ وەکو جاران بیرم بکەیت لە ناو جێگەی خەیاڵ تا دەرهەتە من دڵت چابێ ئەم بێچارەی بەردەستی تۆ هەتا کوکەی خۆشەویستیم بناڵێنێ و هەروەها بێ بناڵێنێ و هەروەها بێ. ئەم شەو تێگرای شەوەکانت پڕ بێ لە خۆشی کامرانی کامی هەر بژیت کاک موعەیەد جان چاو ماچەکەم ڕوا بۆ جەنابەت. زۆر سپاس، من هیوای سەرکەوتنتە من بێژیت بۆ خوازم. زۆر سپاس. بە نسبەتی ئەو برا پێشمەرگەیەشەوە کابراجان من ئەوە ژمارەی موبایل و تەلەفۆنم لە لای جەنابەت هەیە، ئەتوانی بەمنی ڕابگەێنی لەبەر ئەوەی من خۆم پێشمەرگە هەبووە نووسراوی بۆم هێناوە هاوکاری نەکراوم و هاوکاری ناکەم و لە شەڕەت توور بوومە ئەومە من پرسیارم کردووە بەدا دواسوونیشم بۆیا کردووە تا ئێستاکە چەندە ئەو پێشمەرگەیەوە ئەو نووسراوی بۆ من هێناوە بردوومە و تویانە هاوکاریش کراوە و هاوکاریمان کردەوە، بەڵام تۆ ئەگەر ئەو نووسراوە بگەینی بە من ژمارەی تەلەفۆنەکەم لاتە من بەدادناسینی بۆ ئەەکەم و ئینشەڵڵا بەپێی توانە هاوکاریشی باشی ئەەکەم و خزمەتشی ئەەکەم. من سپاسی ئەو هەڵوێستەی جەنابەت دەکەم کاکە موعەیەد جان، بەڕاستی هەرچێک لە دەستمان بێ بۆ هاوڕێیان بیکەین باشە ئەوەی لە دەستمان دێ تۆ لە لایەکەوە میش لە لایەکەوە ئینشاڵڵا هەوڵەدەین بەشکەم دەنگی بگا بە شوێنی پێویست. من کاکە بریجان مەحکی سەنای خۆم ناکەم ناڵێم ئەواکەم من خۆت لە نزیکەوە ئاگاداری من چی ئەەکەم و خەریکی و خەریکیش نیم پێویستی ناکە باسی بکەم، بەڵام تۆ ئەگەرەوە بگەینی بە من ئەتوانم کێشەکانی بە حەڵ و قەوەتی خوا بۆ حەڵکەم. سپاس دەکەم بەسەر چاو مەمنون و سپاسی دڵسۆزی دەکەم. ڕێز و سڵاوی تایبەتیشمەیە بۆ هەموو ئەو خاوڕیانیکەوە لەم بەرنامەیە بەشداری ئەەکەن هەل لە یەکەم بەرنامەوە تا کۆتا بەرنامە چاوی یەکەم لەکان ماچەکەم هیوای سەرکەوتن و تەمەنرێژیان بۆ خوازم و هیوادارم هەمووی لە سەرکەوتووە بێ و ئینشەڵڵا هیوادارم ئەو نووسراوەش بگا بەدەست بوو بتوانین شتێکی بۆ بکەین ئینشەڵڵا. هەر بژیت کاک موعەیەد زۆر سپاس دەکەم. من هیچ شتێکم نماوە جگە لە خۆشەویستی بووی ئازیز و خۆشەویست ئەگەر شتێکتان ماوە ئەی خەمەتەسەر و بەس خۆشی تۆمانەوێ کاکە موعەیەد جان شەوت شاد بێ. زۆر سپاس بۆ بەشداریکردنت، سپاس دەکەم. زۆر سپاس. سپاس بۆ تۆ، سپاس بۆ کاک موعەیەد بۆ خەمخۆریشی چاو ماچەکەم. کاک موعەیەد جان ئینشاڵڵا هەوڵەدەین بەدەستی بگێنم با قسە لەگەڵ خاوەنی نووسراوەکەش بکەم ئەو کاتە لەگەڵ جەنابیش تا قساکەمەوە. سپاس دەکەم. خۆشەویستان، لە سلێمانی هاوڕێی شیرین و ئازیزمان کاک وەستا ئیسماعیلمان لەگەڵا. کاک وەستا ئیسماعیلی خۆشەویست، شەو باش. من چاوی تۆ هەموو برادەران مازێتم. سپاس دەکەم وەستا جان. وەڵا کاکە بیرجان شعبێکی خۆم هەیە لەگەڵ پندێکی پێنەدا جارە ئەم شەبازە کار نەگرین. خۆشحاڵ دەبین وەستا جان. بە قوربانە بن. ئەگەر چەند خۆشە مرۆڤ لەگەشت بێباک بێ، بەڵام بەو شەکەی ڕەوشتی چاک بێ، چەند خۆشە زبان چاک و بێباک بێ، نەک وەک دڕندە چاوە ڕێلاک بێ. سپاسم بۆ خوا مرۆڤێ سادەم، خوا خۆی فەرموویە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەو مرۆڤە سادەم کە خوا خۆی فەرموویە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، سپاسم بۆ خوا مرۆڤێ سادەم، خوا خۆی فەرموویە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم،
دڵ و زبانم لێک ڕاست بوونەوە لەسەر ڕابەری کەوت نەقینەوە زبانم بە ئازای بەدەن ئەڵێ هەر مشفانتانم ڕێگای دوو دەبڕین دڵیشم ئەڵێ بە زبانم شەشوانی وەک تۆ بە پرسێ ناکڕین تۆ ئەتەوێت سەرمان بدەی بەبڕین منیش بە دڵم وت یەک کەون باشە کوردی ژۆکی ئێوەی کرد وەیە لە پاشە کەسیان ڕابەری کەسیان ڕەوا نابینێ بۆیە هەر شەوەی خەوێگە بینێ ئەگەر یەک ریز بن دڵزی تیا نەبێ دشمن ناتوانێ بە بەهانە بێ خۆشگەم بەو کەسەی کە خوا پێداوە زبانی بەخێر کە ڕوو پاراوە گەورەش بە سرور زۆر زبان وایە تاکە و خراپەی وا لە بارایە هەر بژی وەستا گیان دەست خۆش پیرەمێری نەمنیش ئەڵێ بە ڕەحمەت بێ لەگەڵ مردوویەوە ئەڵێ مێروزە بۆ خۆی کردە و کۆشێکی کوردی گرد و خوری بێهۆشیەکی هەر بژی وەستا گیان سپاس بۆ تۆ بە قوربان شەو شاد کاک وەستا ئیسماعیلی خۆشەویست هاوڕێ و برا گەورە و خۆشەویستە لای من زۆر سپاس دەکەم ئازیزان دەچینە شارباژێری خۆشەویست شارۆچکە جوانەکەی چوارتا کاک دیار بەکرمان لەگەڵە کاک دیار بەکر شەو باش شەوتان باش کاکەی دیت باشتر هاوڕێی ئازیز کاکە دیار چاری منی کاکەی دیت زۆر خۆشحاڵم کە ئەم شەو چ بە کۆمپێن لە لایڤەکەیە چ بە گوێگری هاوڕێیان بووم هاوڕێ خۆشەویستەکان سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵم کە بەشداریم کرد ئەم شەویش هەر بژی ئێمە شەروا کاکە دیار دەستخۆشیتان لێکم بەڕاستی بەرنامێکی زۆر جوانە زۆر خۆشە قەرەبووی هەموو شتێکی بۆ کردوینێتەوە سپاس دەکەم کاک دیار زۆر سپاس ئەو شەوانە کە بێدارانی شەو ئێمە حەز دەکەین هەموو شەوێک بێت نەک هەفتەی دوو شەوێ جارێ ئەوە ئیتر بژی کاک دیار لە خزمەتانی ئینشاڵڵا کاک دیار بەس بام پرسیارێک لە جەنابەت بکەم بەڵێ لە خزمەتان فەرموو سپاس دەکەم ئەمڕۆ لە فەیسبووکی تایبەت بە خۆش شتێکت دابەزان بوو نازانم مار بوو نازانم هەژدیها بوو بە چی بوو وەڵایەوە جارانیان و هەزار پێ من هەر ئەم بینی دە 12 پێ بوو بەڵام ئەوەی کە دوێنێ تەسویرم کرد و بەڕاستی 1000 پێ هەبوو نازانم هەر زۆر درێژ بوو ئەوەی کەم بینیم لە 1000 وشتیوە تێپەڕ بوو وەڵایە زۆر سیر بوو یعنی خۆشم یەکەم جار وشتیوا بینم خوا ئەم جارش بۆمان دابەزێن و لە ستۆری بوو نەما بەسەر چاو لە خزمەتتانە بژی کاک دیار سپاس دەکەم دەستخۆشیتان لێکم بەڕاستی تەورەکە و زۆر جوان بوو بەداخەوە نەگەر و هاوڕێ زۆر هاوڕێکە هەیە زۆر کەسیکە هەیە کە بەو شێوەیە ئیتر زروفەکەی وای لێ هاتووە بەڕاستی کەس جوابی کەس نایەتەوە بانەی خێنە سەرباری سیاسەت ئێمە بەڵام ئیتر خەڵک بەڕاستی لێ بۆتەوە خەڵک لەبارێکی زۆر قورس و گرانایە ئەو هاوڕێش هیوادارم ئیشی بۆ بکرێ هەچ کەسێ لە خۆی ڕابینێ هیوادارم دەستی هاوکاری بۆ درێژ کات کاکەمۆیەدیش پێش من قسەی کرد دەستخۆشی لە یەکەم کاکەمۆیەت کەسێکە ئیشوکە زۆر جێبەجێەکە و حەزەکەم ئەو نووسراوەی کە لەبەر دەستانایە بگەن بە کاکەمۆیەت من زۆر سیقم پێێتی کوڕێکی زۆر باشە و ئیشەکە دڵنیام کە جێبەجێەکات منیش دڵنیام کە ئەچێ بە شوێنیا هەوڵە دەیم بگەین بەدەستی کاکە دیار دەست خۆش بێ سپاس دەکەم ئیتر من ڕێز سڵاو خۆشەویستیم بۆ هەمووتان هەیە بۆ ئەو هاوڕێیانەی پێش من کە قسەیان کردو دوایمش کە قساکەن ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکە و دەستان خۆش بێ و سپاس کاکە دیار سەرکەوتوو بن چاو ماچەکەم شەوێکی شاد کاک دیاری خۆشەویست لە چوارتا هەر بژیت کاک دیار ئاماژەی بە دووشتدا یەکەمیان ئەوە بوو کە خۆشەویستان شتێکی دابەزان بوو لە فەیسبوک یعنی 1000 پێی ڕاستەقینە بەڕاستی ئەمە بەڵام 1000 لە 1000 تێپەڕی بوو 1000 پێ زیاتر بوو دووەم ئەوەی ئاماژەی پێدا کاک دیار ئێمە بەڕاستی نامانێ بەرنامەکەمان تێکەڵاو لەگەڵ سیاست بێ و یاخوا نەخواستە هجووم بۆ سەر هیچ لایەنێ بکەین هیچ مەدحی هیچ لایەنێ بکەین بەس ئەوەیە دەمان هەوێ دەنگی ئەو خۆشەویستە بگاتە شوێنی خۆی بۆ چارەسەر سوپاستان دەکەم دیسان کە بەو شوازە هەر پاڵپشتی بەرنامەکان خۆشەویستان هاوڕێیەکی ترمان لەسەر هێڵە خات و دەریا ئەگەر بە هەڵیانە چوم خات و دەریا شەو باش باشی کاکی درێژ زۆر سپاس بەڕێزی خۆشحاڵ بووم لە بەرنامەکە بەشدار بووم سپاس منی شەڕوا بە قوربان هەر بژیت
چاوەکەم بەڕێزی دەستخۆشی لێکەم سڵام بۆ هەموو بیستەران بۆ هەموو هاوڕێیان هیوای سەرکەوتنن بۆ خوازم. سپاس دەکەم خۆشحاڵم کە جارێکی تر دوای زۆر لە مێژە جۆم لە دەگرنەوە دیسان جۆمان بەڵێ چاوەکەم وەڵای کاگیریز ئێوارە پەیوەندیم کرد بە خاتر بڵاڵەوە تروتی بەرنامە هەیە ڕقەمەکەی داتێم و بەشدار بووم دەستخۆشیتان لێکەم. سپاسی تۆش دەکەم سپاسی خات و گوڵاڵەش دەکەم هەر لێرە و ڕێزمێ بۆی بەڕێزی سپاس دەکەم بەنای ئەو شەوە بەرنامەکە لەسەر چیە کاگیری وەکو جارانە هەر وەکو جاران هەر بێدارانەکەی خۆمانە بەڕێز هیوای سەرکەوتنن بۆ خوازم بەڕاستی کاگیری دڵم خۆشە لە بەرنامەکە بەشدارە بم هیوای سەرکەوتنن بۆ خوازم. سپاس دەریای گیان منی شەروا قوربان زۆر سپاس دەکەم چاوەکەم بەڕێزی دووبارە دەستخۆشی و لێکەم هیوای سەرکەوتن بۆ توی گوڵ بۆ هەموو بیستەران بۆ هاوڕیانی کە بەشدارە بن جۆم لە دەنگیانە بێ سڵام بۆیانێ و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم شەوێکی خۆش بۆ هەموو لایەک. هەر بژی دەریای گیان زۆر سپاس بۆ تۆ کاتێکی شاد خوار لەگەڵ شاد باوەڕ هەر بژی سپاس بۆ تۆ سپاس بۆ خات و گوڵاڵە و سەرجەم هاوڕێ خۆشەویستەکانمان لە کەرکووکی ئازیز خات و دەریاژێکێ لە هاوڕێ دێرینەکانی بەرنامەیە بەڵام دیارە تازە زانیری بەرنامەکەمان دەست پێ کردێتەوە خۆشحاڵم کە گوێم لە دەنگی بوو. ئازیزان هەر لە کەرکووک ئەمێنینەوە ئەچینە ماڵی کاک عیمادی ئاڵتونچی. کاک عیماد شەو باش. سڵاو لێبێ شەو پێی باش و شەو هەموو هەرمەدان وڵی گەڕیان خۆشەویست هەر بژی بە قوربان سپاس دەکەم بەنای هەمومانەوە سپاس. لە شاری کەرکووکەوە تا شارە جوانەکەی پەیمانەی با ڕۆژە حورمەتە خۆشەویستی مامەتەی کاگەدی سپاس منی شەروا بە قوربان زۆر سپاس دەکەم. بە خێراتەکەی خات دەریاشەکەی هاتەژەم قۆی بەرنامەکان هیوادارم هاوڕێیان یەکەمێکە بگەڕێنەوە ئینشاءڵڵا هەموویان دەگەڕێنەوە ماڵی خۆیانە کاکە هەرچی ڕۆژتووە بێ بگەڕێتەوە. خات شارە سڵاو ڕۆژە خۆشەویستی بگەڕم زۆر ڕێزمێ بۆی سپاس دەکەم. بەتیوەڵای هەمووی دابڕانەکەی کاگدیسە هەمووی کاگدی زوای لەمان کرد و دابڕاوی خۆشم دابڕاوم کاکە وتی بۆیە لەکتی لەما بێ هەموو کەسێکمان ناپرسێمە کاگدی سوس کاگدی زوو وڵای برا ڕاستەکە جوانەی کاگدی بەرەوە لاقی خۆیەتی ماوە لێمان دابڕۆتێکی ئێمە شێکتری هاوڕێن دابڕین ئەم جاریان هەوڵە دەین دانەبڕینەوە ئینشاءڵڵا دانابڕین لەمامی بەردەوامی لەگەڵمان ئینشاءڵڵا بەرنامەکەت وەک جۆری جارانەکەڕێتەوە هەموو ڕۆژ هەموو شوێنی ئینشاءڵڵا خوا گەورەی سپاس دەکەم کاگدی جان سەبارەت دەکەم شەوەکەت بەڕاستی وەڵاهی من دەڵێم زۆر بەداخەوە بۆ حکومەت نانی برایەکی خۆشەویستمان پێشمەرگەی بەڕاستی پێویستی بە چارەسەر بێ پێویستی چارەسەری بە پارەیەکی بدەنیا بۆ دەری وڵات بینێدا چارەسەری بکەن ئەنی بەڕاستی کۆمەڵی پێشمەرگەی وامانەیە کۆمەڵی کەسی وامانەیە می کەمە منامەوە دانیشتووە ئەنی کاگدی پارەی نییە دەرمانەکەی بکڕێ هەنی زۆر بەداخەوە هەنی ئەو برایەمان لە کوژی بەڕاستی ریداوە شتەوە نەشەڵی برایکوژی بۆ کارمەوەی ئەنی من هیوادارم هەم لایانی باش حزبێتی هێویستی ئەگەرجۆکێکی دەنگی ئەمەگە با بەهانەی ئەو برایە بن ئەنی بەداخەوە کاگدی چێت چیش بۆ کەسەکانی سەرم بۆژە کاگدی جان بەڕاستی تۆ حکومەتێکی گەورە و گران تێگەیشتی ئەوە چەند پێشمەرگی عزیز خۆشەویستمانەیە لە ماڵە کەوتۆکە مندامە تێگەیشت کەس یارمەتێکی نادێت ئیسە تازە بە تازە بیکەن بەخوا کاگدی بەخوا قەت نایکرد بەداخەوە نا ئیشاڵڵا وا نابێ با ڕەشبین نەبین والله كمان كان ما هي ودان رجبين نبي بس براسي خمر انا كمال كسيوا ماني كمال كسيوا ماني كمال براي خوشويس ماني برواد بي يعني يوينيه دارو درمانه بكره بدت بو خوي صار سد خوي بكا يعني اما اجات السربس فاري مسكش بشوش وينك بيدا درمانه كيكا جام شي بو خوش درمانه واسطه بدخو هاي تمن هي ودار مرات دوبي تدير من يعني امبرا خوشويس طبعا امبرا بيشمن من با چارەسەرێکی بۆ بکەن ئەوە شتێکی باشەکە بکەن کاگەریجان ئینشاڵڵا ئێمە شیوادارین ئێمەش هەم لە ڕێگەی بەرنامەکەەوە هەم خۆشم خۆت جەنابەت ئینشاڵڵا خۆت جەنابەت ئەیکەیت من دڵنیام خۆت کەسانێکی بەڕێز کەسانێکی خۆشەویستی لەناو ئینشاڵڵا ڕۆڵی بە خۆت ئەکرێ هیوادارم بتوانم ئەو کاک جەعفەریش لە پشتی کامێرەوە پێمەڵێ ئەڵێ بەسەر چاو بۆ شوێنێکی تایبەت بەم نازانم جا بۆ چێمە بە ئینشاءڵڵا کاک جەعفەر هەمیش بەدێنێ دیە دێ من نەڕۆنا
لە خزمەت نامە بۆ ئیشەکەی و برادرە دەڵێت بم بۆ شوێنێکی تایبەت بەشکم بۆی ئینشاءالله 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 کاگەریجان ئینشاءالله بەخێر وەیەکەن ئینشاءالله ئەساسەمونەکە میێوانداری کاگەڵمەت سەردانی بکردایە تا ئێستا چاوەڕێم کرد نهات کاگەڵمەت مرداینا و میێوانداری بکە دەکەم کاگەڵمەتی جۆبیسی دەنگی هەموو هاوڕێیان و دووبارە زۆر خۆشەویستیمەتێ و ئێتەرەم شەوێک سپاس بۆ تۆ کاک عیماد شەوێکی شاد سەرکەوتوبی زۆر سپاس بۆ بەشداریکردنت بەدڵنیاوە ئەڵێم ئێمە ئەم دەنگە لەگەڵ کاک جەعفەرە گەێنینە شوێنێکی تایبەت بەشکم ئینشاڵڵا بتوانین ڕێگە چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. ئازیزان لە هەولێری ئازیز لە پیرەقەراتەیە کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵا کاک ئەحمەد شەو باش شەو باش سڵاو دەبێ کاکەی دیسی برای گەورم برا ئازیزەکەم کاکە ئەحمەد گیان دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم هەر بژی زۆر سپاس بەردەوامی لەش ساڵیکانە سپاس دەکەم کاک ئەحمەد تۆ شەروە ماندوو نەبی هیلاکی بەدەست ئیشەکانمانەوە لە خزمەت سپاس دەکەن بەڕاستی لە خزمەتم سەبارەتەوەرەکە کاکجان ئەوە هەم یەکەم نییە و کۆتاییش نییە حاڵەتانە بەردەوامن یعنی کە تۆ گوتت کوردستان ئەو حاڵەتانە دایمەن هەیە بەداخەوە کەسێک کە پێشمەرگەیە بۆ دیپاعی ئەو نیشتمانەیە و کە لە پڕێتیش کە هەر لەسەر ئەو نیشتمانەش بریندار بۆ و تووشی ئەو حاڵەتە بووە ئەوە ئاوڕی لێ نادێتەوە لەلایەن بەرپرسەکانەوە بەردەوام و بەداخەوە ئینشاڵڵا تۆ هەم کاک موعەیەد ئینشاڵڵا کارێکی بۆ بکەن کاک ئەوەی بە کاک جەعفەرە کرێ بە ئێمە ناکرێ ئەوە وعدی شیاوە ئینشاڵڵا ئینشاڵڵا ڕێز و خۆشەویستم بۆ کاک جەعفەر و کاک دابانیش سپاس بۆ تۆ بەلای بەس وەڵای گلەیم لە کاک دابانیە بۆ کاکە دیسان گۆرانی دەوێت وەڵڵا گۆرانی ناوێت 6 تەلەفۆن 25 تەلەفۆن نەڕۆی لێمدا نەڕۆی 5 تەلەفۆن لەسەر یەک ڕۆیشت تۆ دابان جواب ناداتەوە تیپین کاکە بۆ کاکە کاک دابان بۆ جواب نایتەوە دیژمنایەت لەگەڵ من دەست پێ کردەوە کاک دابان دەڵێ پەیوەندەکان لۆدی زۆر لەسەرە لەشتان ساغ لەشتان ساغ باس دەکەم نانە کاک دابانی بلای هەر بۆ سەبەتە ئەڵێ لۆدی زۆر لەسەر دەڵێ زۆر جا خەریکە هەڵی یەکەم و هێندێک هاوڕێ هەر پەیوەندەکانیان ئەبڕێ لە بڕووی خەتی زۆر مەشغوڵە داوای لێ بۆ نیژەکەن کاک ئەحمەد قوربانی تۆم کاینی برای گەورەی قوربان قوربانی تۆم کاتێک خۆش بێ کام کاک ئەحمەد خۆشناوەتی زۆر سپاس دەکەم شەوت شاد بێ شەو شاد بۆ کاک ئەحمەدی خۆشەوی زۆر سپاس بۆ پەیوەندەکەی ئازیزانم لە بریتانیا کاک ڕەزامان لەگەڵە کاک ڕەزا لە بریتانیا شەو شاد کاک ڕەزا گیان ئەم کاتۆ باش کاکە دریس شەوی تۆ شاد هەموو کاتێ کاکە ڕەزا گیان چاو ماچەکەم خۆشەویستی و ڕێز و سڵاوم بۆتانەیە چاوتان ماچەکەم سپاس ئێمە شەروە ڕێزمانەیە بۆ جەنابەت کاکە ڕەزا خۆشەویستی چاوی بینەران و بیسەران و کارمەندانی بێدارانی شەو ماچەکەم لەگەڵ جەنابتە بە ناوی هەمومانەوە سپاس دەکەم زۆر سپاس وەڵایی کاکە من بەرنامەکە کاتەکەت چوونم جیاوازە نازانم چ کاتێک بوو دایکم وتی ڕەزاوە بەرنامەکەیە وتە دایە تۆ چۆ زانیت هاوڕێی دێرینمانە کاکە دایکیشت ئارە وەڵام ماشەڵا لە ماڵێمە هەمووی چە بڕۆ سەیرێکە ئەشکوچکو لێ فەوجێکمانەیە ئارە وەڵڵا خوا لە ئێمەیان نەستێنێ سەلامەت بێ چاوت ماچەکەم کاکە دەستگەر زۆر خۆشحاڵی کە تۆ بژیت ئەم دەرفەتت پێمە داوە من لە خزمەتتان من خۆشحاڵم کە ئێوە ئەمیشە هاوکاری من پاڵپشتی منن بۆ بەرنامەکان سپاستانەکەم خۆشەویستی بۆ لەسەر تەوەرەکەیش داوا لەو بەڕێزاگەم لەو پێشمەرگە خۆشەویستە ئەو کارە نەکە لەبەرەوە هەموو ناخۆشە خۆشیگی لە دوای ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەرزووترین کات ئەو ویشەی بۆ چارەسەرێک دێ ئینشاءڵڵا بەڵام داوام لە بەرپرسەکان هەم شتەبانە بێتە سیاسی وەکو دەنگێک بۆ ئەو پێشمەرگە خۆشەویستە هاوکاری بن بەڕاستی لە وڵاتە من برادری خۆمە کە مناڵی ئەی وڵاتە نییە بەخوای گەورە لە کوردستانی خۆمان یەک گەشتیان بۆ کرد بە 3 دەفتەر بەڵام لەم وڵات بە ئینسانیت بەیان کردووە نەقسێکت لێ گوناح ینی بەڕاستی داواکارم لەو بەرپرسانە لەو کەسە خۆشەویستان بەهانایەوە بڕۆن دەستی تۆش خۆش بێ کە ئەم شتە دەکرد سوپاس دەکەم ئینشاڵڵا هەر شتێک بێمە بکرێ بە دڵنیاییەوە دەڵین ئەیکەین بە دوایدا ئەچین ئەگەر پێشمان نەکایتە وڵایەک نازانم گلەیمان لەسەر نامێنێ وازام پشت و پەنا بەخوا ئینشاڵڵا کارەکەی بۆ ئاسانە بێت ئینشاڵڵا نمونە زۆر بێ لێرە شۆ چاوی بینەران و میسران ماچەکەم ڕێز و خۆشەویستم بۆیانەیە
بۆ تانیاخان و خوشکی عزیزم و دایک و خۆشەویستم و سەرجەم عایلەکەم و چزانم گویا لە دەنگمە و لەگەڵ ئەو کەسە خۆشەویستانشوە لەسەر خەتم. سپاس بۆ تۆ کاک ڕەزا جامیش ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ هەیە سەرکەوتوو بێ قوربانەوە. بەڕێزی با زۆر لە کاتان نەگرم کاتێکی خۆش شەوێکی شاد. بژی گیانی من شەوێکی شاد کاک ڕەزای خۆشەویست هەر بژیت شەو شاد باوانم بژی بە قوربان زۆر سپاس بۆ بەشداریکردنت کاک ڕەزای عزیز لە بریتانیا. منیش ڕێزمەیە بۆ خۆت و بۆ سەرجەم بنەماڵی عزیز لە شاری کفری ئەوان هەر لە کۆنەوە هەم هاوڕێمان بوون هەم پاڵپشتمان بوون و هەم هاوڕێی دێرینی بەرنامەکانمانن بە تایبەتی تانیاخان تانیای لە کفری هیوادارم بێتە سەرخە جۆمان لە دەنگی تانیاخانیش بێ و ڕێزمان هەیە ڕێزمەیە بۆ دایکی ئازیزیشت سوپاس دەکەم. پەیوەندێکی ترمان لەگەڵا خاتوو عەیار. ئەلۆ ئەو کاتەوە باش بە قوربان. سپاس مەمنونم تۆ باشی بە قوربان. والله الحەمدولله سپاسی خوای گەورەکەم کە سپاس تێمەنی پێدا ئەمسە دوای ماوەیەکی زۆر لە گەڕانەوەی بێدەرانی سە توانیم بەشداری بکەمەوە. بژیت منیش خۆشحاڵم گوێم لە دەنگ دەوێ بە قوربان. ئەمسە حەزەکەم بە پاتە تێکستێکی خۆم لە بەرنامەکەی جەنابکە بەشداری بکەم ئەگەر ڕێگەم پێ بدەن. خۆشحاڵ دەبین فەرموو گیانی من. هیوادارم برای کۆنتڕۆڵ هاوکاری بکە. برای کۆنتڕۆڵ هاوکاری کە لەسەر چاو. کاتان ساغ بێ لێرە ڕێزی سڵاوم بۆ تەواوی هاوڕێیان هەیە بەبێ جیاوازی تەواوی هاوڕێیانی بێدارانی سەو ئەوانەی کە لە لای بوو لە رادیۆ بیسەر و بینەرن ڕێز سڵاوم بۆ هەمویان هەیە بێ جیاوازی. هەر بژیت زۆر سپاس منیش بەناوی هەمویانەوە سپاس دەکەم. مەمنونتم کاکە ئەوە بۆ من باسە کاکە تۆ سپاسەکەیان پێ بگەینەوە خۆیان گیانی. ئاواتی من بوو دەستی تۆ بگرم بۆ یادگاری وێت وێنەیەک بگرم تۆ ئۆکسیجینی ژینی منی تا ڕێژی برینی دڵمی یاخوات کەمەلت پڕ لە گوڵزار بێ دوور لە دەردی و بەڵاو دوور لە ئازار بێ دوور لە دەردی و بەڵاو دوور لە ئازار بێ هەر بژی دەست خۆش. هیوادارم بە دووکان بێ داوا لێ بۆدی سەکەم ئەگەر خوێندنەوەی پێشم باش نییە زۆر داوا لێ بۆدی سەکەم. زۆر باش بوو دەستە خۆش بێ. تەوەری ئەم سەتان لەسەر چی بزانین؟ تەوەری ئەو ڕۆمان ئاگەر لێ نەبوو؟ وەڵاهی ناڵم ئەڵاخوای خواوەکیلی ئەمسە و بۆ یەکەم ئیمزار خۆم بە ماڵەکەی یاکردی تر نازانم لە ماڵەکەی یاچیمان هەیە. هەر بژی لە خزمەتان بەخێر بێی سەرچاو. سەلامەت بی. تەوەری ئەم شۆمان لەسەر برادێکی پێشمەرگەیە کە بریندار بۆ و کەس هاوکاری ناکات لە حیزبەکەی خۆی لە حکوومەت بۆی نەشتەرگەری بۆ بکرێ پارێکی زۆری دەوێت بۆیە کەس هاوکاری ناکات. ویستویتی گورجیلەی خۆی بفرۆشێ بەڵام ژنەکەی نێشتۆ پەشیمان بۆ تۆ لەو کارە چی پێ ئەڵێی؟ وەڵاهی ئەوە یعنی مەسەن ئەگەر تۆ هاوکاری نەکرێتە پێویستت بە پارە بێ جاری وا هەیە کارەکە وات لێ کاکە بەسێت لە ئەندامی دەستی خۆت بفرۆسی بۆ ئەوەی کە ئیشێکی تری پێجێبەجێ بکەی مەسەلەن کابرا خۆی نەخۆشە بەتەمایە گورجیلەیەکی بفرۆسێ ژیانی خۆی باشترە خاتە مەترسیەوە بەلای منەوە یعنی بەڕاستی ئەو کارە ئازایەتی و جورئەتێکی زۆریە بەڕاستی من کە ئەوەم بیستەرم سوڕماوە لەو جورەتەی ئەو کابرایە هەیەکی ئینشاڵڵا خوا شیفایەدا بەڵام هیوادارم هاوکاری بکرێت لەلایەن پێخوازان و ئەوانەی کە خوای گەورە پێیانی داوە هاوکاری ئەو جۆرە کەسانە بکرێ بۆی نەتوان گورجیلەی خۆیان بفرۆشن و خێزانەکەیشی دیارە هاوکاری بووە خێزانەکەیشی قەنەعەتی هەبووە کە هەر لەگەڵی بۆ لە خۆشی ناخۆشیان هیوادارم خوای گەورە بەختەوەریان بکات و بە پێویست بتوانن هاوکاریش بکرێن ئینشاءڵڵا. ئەمە هەر دوعای خێری بۆ دەکەی خوا شفای بدات. هەر بژی دەست خۆش.
منی زۆر سپاسانەکەم هیوادارم وەکو میوانێک لە ماڵەکەیان منیش قبول بکەن سپاسانەکەم. تۆ میوانی خانەخوێی خاوەن ماڵی وە قوربان سپاس بۆ تۆ. ئێستاواوە کاکە ترای خۆم خاوەن ماڵم. تاو خزمەتتان دەست خۆش. منی زۆر سپاسانەکەم خواگەدارتان. سپاس بۆ تۆ شەوێکی شاد بە قوربان زۆر سپاس بۆ بەشداریکردنت. شەو شاد گیانیمە سپاس بۆ بەشداریکردنت هەر بژیت. دەست خۆش بەڕاستی من شیوادارم کەس وەکو لە سەرەتای وتم کەس بیر لەوە نکاتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر لە ناخۆشترین حاڵیشدا بوو بیر لەوە نکاتەوە کە بەشێک لە جستەی خۆی دەربێنێ لە پێناو پارەدا و ئەو خۆشەویستەش بە خۆشحاڵیەوە بە خۆشحاڵی و خۆشەویستەش پەشیمان بووتەوە لەو کارە زۆر خۆشحاڵین کە هاوسەرەکەی نێشت و کار ئەنجام بدە. دەستخۆشی بۆ هاوسەرەکەشی ئازیزان با بچینەوە هەولێر زۆر لەسەر هێڵ نەمێنەوە هاوڕێیان کاک وڵات بەختەوەرمان لەگەڵا کاک وڵات بەختەوەر شەو باش. شەو باش کاکە ئیدریسی گوڵ. هەموو کاتێک کاکە وڵات جان. قوربانی کاکە ئیدریس جان خۆشحاڵ و بەختەوەر بووم لەو شەوەدا لەگەڵ جەنابەتم لە سپاس دەکا منی شەڕوا بە قوربان زۆر سپاس. عزیزی لە گوندی تورکیە لە دەڤەری خۆشناوەتی لە هێژار دارستانی شاعیر و فاخر تسمێن. زۆر زۆر سڵاو ڕێز و حرمەتم هەیە من سپاس دەکەم کە هاتیتە سەرهێڵ لەوێەوە. قوربانە دۆم کاکە ئیدریس وەڵای من عەزم دەکرد یعنی دەقێکا پێشێشە مەڵم دیدار دەرێت ئەگەر بیدێ بنم مەمنوتانم. کێ کاک وڵات بوورە؟ دیدار بەرزنجی. کاک دیدار بە لە خزمەتتان هەر کامێکتان بێم چاوت ئامازەکەم فەرموون. قوربانە دۆم کاکە ئیدریس جان ئەوە دیدار بەرزنجی. باشە گیان سپاس بۆ تۆ. یا الله یا الله کاکە دیدار. شێوا بە قوربان. جەنابە باشی کاکە؟ دەنگوباز کا ئیدریسکوی. زۆر سپاس جەنابە باشی. ئەسڵاوم بۆ جەنابت و کاکە دابان و سەرجەم کارمەندان خۆشحاڵم لە خزمەت کاک فاخیر شێخ فاخیر سسمەیی داما کاکە شێخەزار و مامۆستا وڵاتی بەختەوەر و کاک عەلی فاسۆلیا و زایدن کاکەوەلی چاوی ماز دەکەم کاک وڵات بەختەوەریش سەرکردەمانە هەر بژیت منیش ڕێزم هەیە بۆ هەمووتان کاکە دیدار جان چاوە ماچەکەم. واللهی بەشدارەکەی من لەسەر داوای کاک زوادی بوو داوای شعری بابی لێ کردومە چەند جارێکە پێم دەڵێ منی ژەو جارە لەسەر داوای وی دەیخوێنمەوە هیوادارم هیچ برینە قوڵ نەکەم ئەگەر نەتوان سارێژی برینەکان بکەم وا برینش قوڵ نەکەینەوە سڵاوی ئەو برایانەش بۆ ئێوەی بەڕێز سپاس چایە مازەکەمیش ڕێزم هەیە بۆیان فەرموو کاک دیدار. سلام بۆ کاک دڵشاد عومەری سایی ماز دەکەم سلام بۆ کاک عیماد ئاسونسی و سلام بۆ ئەسێرە گەشتەکەی ئاسمان لێوان کۆی هیوادارم جێبیستە شعرە ناسەکانی من بەرنامەکەتەوە قسەکە بە شعرە ناسەکانی دەڵێم بە کۆتی دوایی زۆر دڵگرانم لە دوای تۆ دنیا بە چۆڵ دەزانم غەمی فیراق و غوربەتی مەرگت زۆر بە ئازارە تازە دەزانم هیزرەتی ئاوا لە ناکاو سەختە سەفەرت زوو بوو داخی گرانم هەرچەندە ئەمریە زانە بەڵام بۆ ئەم دابڕانە دڵپڕ لە ژانم بابەتیان دەزانم چیوەن بۆ تۆ ساگ نییە بەدەست خۆم نییە بۆت پەرێشانم ڕێز و ویقار و ڕووە خۆشەکەت بەڵگەی چاچی بوون ماڵی وێرانم فەنابوونی تۆ پڕدەرد و ژانە سیماد من نابێ لە بەرچاوانم غەم و ناڵین و فیغان و ڕۆڕۆ هەتوانێک نییە بۆ دەردیگرانم نا نەمزانی دەڕۆی بێماڵ ئاوایی وەک پیری کەنعان هەر چاوەڕوانم لەگەر خۆر هەڵات مەرگت ئاوا بوو تاریکی داگیر گژلا شەو ژیانم بوویە میوانی مامی بەڕێزت دەخوات لەگەڵ بێ شێخی گرانم. ئەمین عوسمانمان لەبیر نەچی پێشمەرگەیە بەڕاستی بە هیوادارم چاوگەشەکانی ماز دەکەم خۆشحاڵم جێبیستیویش بم کایدی ژیان من هیچم نەما بەخوای گەورەتان دەسپێرم. کاک دیدار شەوێکی شاد سەرکەوتوبی زۆر سپاس بۆ بەشداریت بۆ کاک وڵات بەختەوەر و هەموو هاوڕێیانەی کە لە دەوری کۆبوونەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووتان سپاستان دەکەم. خۆشەویستان کاک ڕۆژگارمان لەگەڵە لە ئەڵمانیا کاکە ڕۆژگار شەو باش. کاکە ئیدریسیان چۆنی باشی بۆ قوربان چاوم کاکە ڕۆژگار چاوم ماجەگە ماساییە دڵەکەمی وەڵایی ویستم بەشدار بم و وتم بە ئیمشەیش لە خزمەتتانە بم ڕێز و احترامێ بۆ مولایەک و بینەران و بیستەران و بەڕێزیشتان. ئەزیزی ئێمەی کاکە ڕۆژگار گیان لە خزمەتتان و خۆشحاڵم گوێم لە دەنگ دەبێت.
قوربانە بم چاو ماجەکەم وەڵی ئەوەی ڕاستی بێ لەسەرەوە بابەتە و من تۆزێ درەنگیش جۆم لێ بوو بە تەواوی جۆم لێ نەبوو بەس بە دەردی بەڕێز دەفەرمووت لەش ساغی هەموو دنیایانێ هەموو دنیای هی تۆ بێ کە لەشە ساغ نەبوو هیچ سوادەی نیە زۆر ڕاستە بژیت دوای بۆکەین و شەڵا بەشکم ماوە بەس دەزانم دایم لای ئێمە خێرخواست کەم قەت لە خێرخواست نابڕێ ینی هەر ڕۆژ یەشێگە بێت بەزەبێت سەبر و تەحەمولیانە بێ یەشێگە بێ هەردەستیان بگرێت لای ناو ئێمە ئەو شتانە زۆرە هەیە من نەزانم هەستم پێ کردووە ئینشاڵڵا ئێمە وەکو بێداران هەوڵەدەین هەموو دەنگی هەژاران دەنگی ئەو پێشمەرگانی کە بۆ شێوازە بەڕاستی خزمەتیان ناکرێت دەنگی ئەوانەی کە بێخانە و لانەن هەموو کەم و کۆڕەکانی کە لە کوردستانەکە بەرچاوکە وەکو بێداران ئێمە هەوڵەدەین بیان خینە بەرچاو و ئەگەر بۆشمان بکرد شتێکیان بۆ بکەین دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ شتێکی زۆر باشە ینی ئەمە بەڕاستی تاکو باز نەکرێت پێشتری ژوتومە تا باز نەکرێ و یعنی تۆ کە شتێکە پێش دێگەر باسی نەکەی بە خەڵک نە لە خەڵک چۆن نەزانە ناتوانێت بێ ینی ئیشەڵا چۆنێ بێ یارمەتیێن بەزەرویستم من شۆ بە نووسینێکی بچوشیش کۆتایی بێبێن و سەرتان زۆر نێشێنم بێخەمیش بێترەوە لەخوا پارامەوە لە پێشاوتم ئیشەڵات جەوشت سافەکە نابڕێت تا ئاخر سەحبوشتی بۆ چا کردوین یعنی ڕسێپشنمان سافە هەمووی سافە فەرموودیان خەمیش نەبێ ئیم شەو ئیسراحەت دەسەڵات ئیسراحەتە ئیم شەو دەبێت کاکە لای ئەوە با ئیسراحەت وازیانێ بین لایم شەوەکەین بە ئۆخ بۆیان چۆنە بەدڵتە بژی کاک ڕۆژگار چاو ماجەگە هەر بژی دەڵێ فەرموو کاک ڕۆژگار جارێشی کە قوربانم ساحەب فەرمووبی بە قوربان چاو ماجەگەم دەڵێ جارێشی کە ئەم پرسیارەمان لێ دەکەن دەڵێن بیری مناڵیتان ناکەن منیش چەند پرسیارێ دەکەم دەڵێم نەخێر بیری مناڵیمان بۆ بکەم بیری شەڕی ئێران عێراق تۆپبارانی شارەکەم کەم بیری چیمیابارانی هەڵەبجەی شەیدم کەم بیری لە سێدارەدانی برا سەربەرزەکانم کەم بیری وێرانبوونی دیهاتەکان و ئەنفالبوونی گەرمیانم کەم بیری ئاوارەی و دەربەدەری میلەتی بەدبەختم کەم بیری شەڕی براکوژی پارتی و یەشێتێکەم بکەم نەوەڵڵا یەک زەڕە بیری ناکەم ئەوەشی هاوتەمەنم بێت و لەبەر چاوما بڵێ بیری دەکەم هەڵدەستم و سەری بە قەبری باوچا دەکەم کاکە ڕۆژگار ئەوە هەرویستم شەوتمە ئەبێ خۆی باڵانسی شتڕاگری لە ئەوڵەوە هەمووشی بگرێنم لە ئاخرێگە شاوەعەتانێمە هەمووتان پێکەنی بێت چاوەکەم کاکە ڕۆژگار بژیت باشی بە قوربان باشە با سەرتان نێشێن و شێشی شاد و چاوی هەموو بینەران و بیستەرانیش ماجەکەم بە پشتی کامێرەشەوە سپاس بۆ کاکە ڕۆژگار زۆر سپاس دەکەم لای هەمووانەوە سپاس بۆ بەشداریکردنت هەر بژیت کاک ڕۆژگار بەخوای تر کاک ڕۆژگار چی بکەین بە ناشکوری نەبێت کورد هەر لە ئەوڵەوە تا ئێستا تووشی هەزاران کێشە و ناخۆشی بوون قەت کورد نەحەساوتەوە ئێمە ئەبێ بڵین گەلێکی خێر لە خۆ نەدی و هەمووانەی تۆ باست کرد و زۆر شتی تریشێت کە بەسەر ئەم کوردە داماوە خێر لە خۆ نەدیوە هاتووە لە هەر چوار پارچە کوردستان کە هیوادارین ئیتر لە مەولا بەڕاستی ژیانی کورد بگۆڕێ هیوادارین ئیتر بەستە کاکە بە هەموو جۆرە بڕیانین لایانداین کوشتیانین کیمیابارانیان کردین ئەمفالیان کردین بێخانە و لانەیان کردین ئینشەڵا نامێنێتەوە و ئینشەڵا گەلی کوردیش یەک ڕێز و تەبا ببێتەوە بۆی کە جارێکی تر کەس نەتوانێت بەو شێوازە داگیرکاریمان لەگەڵ بکە و بەو شێوازە دژمنایەتیمان بکە. خۆشەویستان با ماوەڕێک وەربگرین ئەچینە لای کاکەدابان و دێمەوە خزمەتە.
کاتی بەرنامەکەشمان ڕۆ و کۆتاییە بەڵام ویستم لە کۆتاییە ئەو بە ئەوەی خۆشەویست بڵم بەسەراتی ئەو خۆشەویستتان گوێبیستی بوون گوێتان لێبوو جارێکی تر مەسپاسی هاوسەرەکە یەکەم کە نەهێشتووە گورچیلەی بفرۆشێ و هیوادارم ئەویش قایم بێ لەوە قایمتر بێ بە قۆتر بێ لە بەرامبەر ئەو ئازارەدا ئیشەڵا هەوڵە دەین بە هەمومان دەنگی تۆ بگەینین بە شوێنی خۆی بەشکم ئیشەڵا بتوانین ئێمە ببینە سەبەبی خێرێک بۆ جەنابەت بۆ خۆشمان بتوانین کێشەکە و بۆ چارەسەرکەین. خۆشەویستان بە کۆتا پەیوەندیمان وەربگرین کاک هەڵمەت ڕەمەزانمان لەگەڵە لە کەرکووک کاک هەڵمەت شەو باش شەو باش کاک دریس هەموو کات برای عەزیزم کاکە هەڵمەت شەوش تێگڕای شەوەکانی دیکە خۆشحاڵم کە پەیوەندیەکەم بۆ وەرگیرایەوە منی شەروا بە قوربان لێرە شۆ داوای لێبوردن لە کاکە ئیما دەکەمە بۆە بڕۆشمە بۆ خزمەتی دیارە منش میوانم هات نەمتوانی زۆر داوای لێبوردن لەو برا بە ڕێزەمەکەم هەر بژیت کاکای دریجان بەنسبەت ئەو بەسەرهاتی ئەو برا بە ڕێزە بەڕاستی من دەستخۆشی لە هاوسەرەکە یەکەم ئەو برا بە ڕێزە با بلین ئەگەڕێت بۆی بتوانێت چارەسەری جەستەیەکی بکات ناکرێت تۆ جەستەیەکی کرد بفرۆشی کەواتە تۆ هیچ نەکرد لێرەدا من لێرەوە پێشنیارێکم بۆ برا بە ڕێزە هەیە هیوادارم جۆبیستم بێ و پێشنیارەکەم قبولکە و ئەمەوێ ڕێنماییکەم هیوادارم کاگی دریز ئێمە با بلین لە مانگی ڕەمەزانە بەڕاستی نێزگە بینەوە زۆرترین با بلین کەس لەم وڵاتەیە لە مانگە پیرۆزەکانی ڕەمەزانە خێر و خێرات زۆرەکەن ئەتوانێت لەو ڕێگایەوە بڕات بۆ با بلین دەستگایەکی وەکو ئەوقاف یاخود دەستگایەکی تەلەڤیزۆنی ئەمە عیبە نییە کاگی دریز ئەمە ناکاتە با بلین سوالکردن یاخود کارێکی ناشرین من ئەمە نەخۆشیە کاگی دریز بەڵام هیچ کاتێ هیوادارم فکر لە گورچیلەی نەکاتەوە چۆن احتیمالە کاگی دریز بۆ ئیستا بۆ کێشەی کە ئیستا پێوێ ئەناڵێنێ احتیمالە بەردەوام بێ لە ژیانە بەڵام کە تۆ گورچیلەکەت فرۆژ احتیمال نییە تۆ بەردەوام بێ با بلین لە ژیانە و لێرەشەوە داوام لە بەرپرسانی هیوادارم هاوکاری ئەو برا بەڕێز دەکەن بەڕاستی 180 وەرەقەی نییە کاگە دریز با ئێمە ئەومان لەبیر نەچێت ئەم 180 وەرەقەیە پارەی شەوێکی کوڕێکی بەرپرسە لە یانە شەوانەکان هیوادارم بەرپرسان بەخۆیانە بچنەوە زۆر سپاس شەوێکی سپاس بۆ تۆ شەو شادی زۆر سپاس بۆ بەشداریکردنت هەر بژیت خۆشەویستان من جارێکی تر دەمهەیە ئەو باسکەمەوە وەک کاگمۆیت لە لای خۆیەوە سپاسی دەکەم دڵسۆزی نواند من نەزانم کاگمۆیت لەکوێ داوامەکە ڕەنگ بێ بە ئاسانی ئەم نووسراو بگەێنێتە شوێنی مەبەست و هەروەها کاک جەعفەریشەوە لە پشتی کامێرایە سپاسی دەکەم کاک جەعفەر دەڵێ ئەویش بەهۆی ئەو عیلاقاتە شخصی بەرفراوانی کە هەیەی ئەویش بەڵێنی پێداین کە ئەم شتە بگەینە شوێنێکی تایبەت پێکەوە ئەچین دەمبەی کاک جەعفەر دەڵێ باڵایەوە بم سپاس دەکەم پێکەوە ئینشاڵا ئەمە گەینە شوێنی تایبەت بەشکم خوا دەرگایەکی بەخێر و بەڕەحمەت بۆ خۆشەویستەمان بکاتەوە و ئێمەش ببین بە هۆکار بۆی خێرێکیش بۆ ئێمە بنووسێ سپاسان دەکەم خۆشەویستان جارێکی تر کە لەگەڵمانە بوون گوێبیست و بینەری بەرنامەکەمان بوون هەمیشە پاڵپشتمان بوون جارێکی تر سپاس بۆ یەکەبەیەکەوە خۆشەویستانی کە لە لایک و کۆمنت لەگەڵمانە بوون هەموو خۆشەویستانی کە بەرنامەکە مشارەکە ئەکەن چاوتان مازەکەم زۆر سپاسان دەکەم بە هیوام هەموو کاتێکتان لە خۆشیدا بێ هەموو کاتێک سەرکەوتوو بن هەر لێرەوە پێشەکی چەند ڕۆژێکمان ماوە بەڵام ڕەنگ بفرێ ئەوە نەکەم بێمە خزمەتان لێرەوە پێتان دەڵێم نەورۆستان پیرۆز بێ ساڵی نوێی کوردیتان پیرۆز بێ هیوادارم ساڵی نوێی کوردی ببێتە وەرچەرخانێکی مێژوویی بۆ گەلەکەمان هیوادارم ئێوەی خۆشەویستیش هەمیشە لە سەیران و گەشت و خۆشی و نەورۆزدا بن چاوتان مازەکەم جارێکی تڕێز و خۆشەویستی ستافی بەرنامی بێدارانی شۆگراتان ئیدریس و هاوکارم جعفەر جەلالی لە پشتی کامێرا و هاوکاری خۆشەویستم کاکدابان لە کۆنتڕۆڵ قبول بفەرمون تا بێگەشتنەوەیەکی تر پێتان دەڵێم هەر شاد و سەرکەوتو